ئەمە لە وڵاتێکین ڕۆژمان زۆرە بەڵام ڕۆژ لێمان نادا. ئەوان چۆن خام پارێزن لە کێشەکانی سەوفان؟ پێڵاوی پاژنە بەرز بە هیچ شێوەیەک باش نییە. گۆڕینی جمگەکان چییە و لە چ کاتێکدا ئەنجام دەدرێت؟ دەیوێت لە خلالی هەفتەیەک ماسوولکەکانی وەچی ڕامبۆی لێبێ. نوشتانەوەی ئەژنۆ زیاتر کێشەی بۆ دروست دەکە یان وەستان چکان دەکەسمانێ زۆر دەوەستی ڕۆژانە زیاترینیان کە تووشی داخوران و سۆفان دەبێت جونگەی ئەژنۆیە. کاکتۆر زۆر کەسێ دەڵێتن پاچەی بخۆ یان سەرپەی بخۆ بۆ ئەژنۆ باشە یان بۆ سەوفان. هەیە مە ڕاستە؟ پێڵاوک لەبەر کە بنینە بدەرێت دکتۆر پێڵاوەکەم فلاتە. سەڵاتان لێ بینەر و بیسەرانی خۆشەویست، کێ هەیە لە ئێمە تاکو ئێستا هەستی بە ئازارێکی ئەژنۆ نەکردبێت یاخود دوای کارکردنێکی زۆر هەستی بە ئازاری پشت یاخود مل نەکردبێت؟ بۆی هەندێک کەس دەڵێ بڕۆ پشوو بدە یاخود بڕۆ وەرزش بکە یان هەندێک کەس دەڵێ بڕۆ سەردانی پزیشک بکە. بابەتی ئەمڕۆمان تایبەتە بە ئینزلاق و سەوفان و هەروەها گۆڕینی جمگەکان. بۆ ئەم وەڵامانە و چەندان پرسیاری تر ئەمڕۆ دکتۆرێکی زۆر بەڕێز میوانی ئێمەیە، دکتۆر ئامانج محسینگەردی پسپۆڕی نەشتەرگەری ئێسک و شکان و جمگا. فەرمون لەگەڵمان بن پرسیارەکانمان جواب بداتەوە. دکتۆر زۆر بەخێر بێ. زۆر سپاس. دکتۆر پێم خۆش یەکەم جار لەو پرسیاران دەست پێ بکەم. دەمێ بزانم ئینزلاق چییە؟ ئینزلاق چییە؟ یان دەتوانم بڵێم هەموو ئازارێکی پشت ئانای وایە کە ئینزلاقە؟ زۆر سپاس بۆ 964 زۆر سپاس کاک دکتۆر جێگر. بۆ ئەوەی ئێمە لە نەخۆشیەکان تێبگەین سەرەتا دەبی بزانین پێناسەی نەخۆشیەکان چییە. ئینزلاق بریتیە لە بوونی پەستان یاخود دەرچوونی دیسکی بڕڕەکانی پشت و پاڵەپەستۆ دەخاتە سەر دەمارەکانی پشت کە ئەمەش وا دەکا دەمارەکە نەتوانێت فەرمانی خۆی بە شێوەیەکی ڕێک پێک ئەنجام بدا، ئەو کاتە پێی دەوترێت ئینزلاق. ئەگەر ئێمە بین باس لە ئازاری پشت بکەین دەتوانین پۆڵینی بکەین بۆ چەند شتێک. خۆی بڕبڕی پشت پێ کاتووە لە ئێسک هەروەها لەو دەمارانەی کە لە مێشکەوە دێ بۆ دەست و قاچەکان دێ کە بە ناو بڕبڕی پشتدا تێپەڕ دەبێ، هەروەها ئەو ماسوولکانەی کە دەوروبەری بڕبڕی پشتە دەدەن جگە لەمانەش بەستەرەشانەمان هەیە بۆ ڕاگررتنی ئەم ئێسکانە و ماسوولکەکان بەیەکەوە. کاتێک کە باز لە ئازار دەکەین هەر یەکێک لەمانە دەبێتە هۆکاری ئەوەی نەخۆش تووشی ئازاری پشت بێ. ئەگەر بە کوردیەکی سادە باز بکەین پۆلینی بکەین دەتوانین بڵێین ئازاری پشت هۆکاری زۆرە. یەک لەوانە ماندبوونێکی زۆر هەڵگرتنی قورسایی کاتێک دەبێتە هۆی ئەوەی تەشەنووت واتە ماسوولکەکان تووشی گرژبوونێکی زیاد لە پێویست ببن یاخود هەوکردنی ئەو دیسکانێک کە لە نێوان بڕبڕەکانی پشتەیە، هەروەها بوونی ئینزلاق واتە دەرچوونی دیسک لە شوێنی خۆی و خستنە پاڵەپەستۆ خستنە سەر دەمارەکان کەمەش دەبێتە هۆی ئەوەی ئازار دروستکە. هەروەها نەخۆشی تریشمان هەیە بەڵام کەمتر بڵاوە وەکو نەخۆشی هەوکردن بوو، نمونە نەخۆشی سیل یاخود نەخۆشی گرانەتا هەندێک جار لە بڕبڕەکانی پشت ڕوودەدا و هەندێک نەخۆشی شێرپەنجەیەکانیش هەندێک جار کە ئەمە زۆر بە کەمی ڕوودەدا. ئەمانە هەموو هۆکارن بۆ ئەوەی نەخۆش هەست بە ئازاری پشت بکاتن. بەڵێ دکتۆر کەسێکی ئاسایی چۆن بتوانێتن ئینزلاق بناسێتەوە؟ ئەگەر ئێمە بین باس لە نیشانەکانی ئینزلاق بکەین، خۆی بابەتی ئینزلاق بابەتێکی زۆر زۆر فراوانە و جۆری زۆرە، هەروەها پلەکانیشی جیایە. بۆ نمونە کەسێکەیە ئینزلاقێکی زۆر سادەی هەیە و هەشە وەکو دەڵێی مۆدیرەیتە دەرەجە دووە یاخود دەرەجەکەی زۆر زیاترە، ئینزلاقەکەی زۆر بە خراپیە. نیشانەکانی ئەوەیە نەخۆش هەست بە ئازاری پشت دەکە، ئەو ئازارەی هەندێک جار دەداتەوە قاچ زۆر زۆر بە تایبەتر کاتێک کە ئینزلاقەکە زۆرە ئەوا دەبێتە هۆی سڕبوونی قاچ واتە ئەو دەمارەی کە بارستایی کەوتۆتە سەر تووشی پاڵەپەستۆی کەتێتە سەر لە ئەنجامی ئەو دیسکەی کە دەرچووە یاخود خزینی بڕبڕەکانی پشتی سەر یەکتری هەیە دەبێتە هۆی ئەوەی کە دەمارەکە پاڵەپەستۆی لەسەر بێ گەیاندنی ئەرکە فرمانەکانی خۆی بە جوانی جێبەجێنەکە واتە کارەبایات بە شێوەیەکی ئاسایی بۆ قازنێ ئەمەش دەبێتەوە ئەوەی سڕبوونی قاچیە بێ. لە حاڵەتی زۆر زۆر خراپدا هەندێک جار نەخۆش هەست دەکات توانای قاچی کەم بۆ تۆ بۆ نمونە ئەگەر لە قاچ بێ ئەگەر لە مل بێ لە دەست هەست پێ دەکات توانای هێزی ماسوولکەکانی لاواز دەبێ
تا دەگاتە ڕادەی ئەوەی لە کارکەوتنی ماسوولکەکان لە قاچ و دەست ڕوودەدا. بەڵێ دکتۆر ئێمە هەندێک شتمان هەیە بۆ نمونە کەسێک کەشتێکی قڕس هەڵدەگرێت یان دانیشتێکی زۆر هەست بە ئازاری پشتی دەکات. پێم خۆشە بزانین ئەمانە شەر هۆکارن بۆی کە ئەو کەسە ئینزلاقی هەیە یا خۆ شتێکی ئاساییە. وەکوتم دەکرێ ئەم هۆکارەکە تەنها تەشەنوجێک بێ ماسوولکەکان تووشی تەشەنوج بوون بووبێ و دەکرێش هۆکارەکە ئینزیلاق بێت کە ئەمە وا دەکا خۆی مرۆڤ لە کاتی دانیشتن یاخۆت لە کاتی هەڵگرتنی قورسایی ینی زۆر پێویستە خەڵک بزانێ هەڵگرتنی قورسایی شێوازی تایبەتی خۆی هەیە هەروەها سنووری تایبەت بەخۆی هەیە ینی کەسێک ناکرێ و کێشێکی زیاتر لە 25 کیلۆگرامی بەتەنیا هەڵگرێ پێویستە هاوکاری لەگەڵ بێ هەروەها چۆنیەتی هەڵگرتنی چۆنیەتی نوشتاندنەوەی پێشت و هەڵگرتنی قورسایی شێوازی تایبەت بەخۆی هەیە بە تایبەتی ئەو کەسانێکە لە شێوازی کارکردنیان وایە پێویستەوەیە قورسایی هەڵگرن پێویستە و شێوازی هەڵگرتنی قورسایی بزانن بۆیە لە کاتی هەڵگرتنی قورسایی ئەو بارەستایی کە لەسەر پشت هەیە و لە کاتی نوشتاندنەوە و هەڵگرتنی قورسایی ئەو بارەستاییە زۆر زیاد دەکا کەواتە ئەمە بۆمان دەردەخە ئەگەر نەخۆشێک ئینزیلاقێکی بەسیط یاخود سادەی هەبێتن لە کاتی هەڵگرتنی قورسایی و نیشتاندنەوەی پێشت یاخود لە کاتی دانیشتنێکی زۆر بۆ ماوەیەکی درێژخایەن بۆ نمونە کەسێک لە ئۆفیسیش دەکە بۆ ماوەی 8 سعات لە شوێنی کارکردنی خۆی هەڵناستێت تەنها بۆ لە کاتی ناخواردن دەقەیەک 20 دقەیەک ڕێستێک وەردەگرێت کەمە زۆر خراپ ئەمە وا دەکا ئەو بارستاییەی ئاسایی کە لەسەر پشتەیە بارستایەکە زیاد بێ کەواتە لە کاتێک کە ئەو بارستایە زیاد بوو کە نەخۆشەکەش خۆی لە ئەسڵدا کێشەیەکی سادەی هەبێ ئەمە وا دەکا هەست بە ئازارێکی زیاتر بکاتن. بەڵێ دکتۆر ئازارێکی تریشێت تەوانە کاتێک کە لە پشت دروست دەبێتن ئەو ئازار دەداتەوە سمت یاخود بۆڕان مەوەستا ینی ئەوە پەیوەندیش بە هەیە بە ئینزلاق خۆیان تەبعیامەش. بەڵێ خۆی زۆر جار نەخۆشەیە دەڵێ دکتۆر من قاچم دێشێ کە دێت بۆ لای ئێمە دوای پشکنینی بۆ دەکەین هەم پشکنینی نۆڕینگەیی ینی فەحص سەریری پێ دەڵێن هەروەها دوای وەرگرتنی تیشک کە بۆی ڕوون دەکەینەوە دەڵێن کێشەکەی تۆ لە پشتە پێی سیر دەبێ و ناحەقی نییە لەبەرەوەی ئەو کێشەکەی لە قاچی سڕ دەبێ قاچی ئازاریە توانای قاچی لە دەستداوە خۆی هەموو ئەو دەمارە خانانە ئەو دەمارانەی کە لە مێشکەوە بە بڕبڕەکانی پشتدا دێن دواتر شۆڕ دەبنەوە بۆ لای سمت دواتر بۆ لای قاچ کاتێک کە پەستان دەکەوێتە سەر ئەو دەمارە لە بەشی خوارەوەی پشت یاخود لە بەشی سەرەوەی پشت ئەمە وا دەکات نەخۆش هەست بە ئازار بکە جار هەیە نەخۆشەکە تەنها هەست بە ئازاری پشت دەکە یعنی جۆرەکانی ئاهەستکردن بە ئازار لەو کەسانەی کە نەخۆشی ئینزیلاقی فەقەراتیانەیە جیایەت دەتوانین پۆلینی بکەین بۆ 3 جۆرێکیان تەنها نەخۆش هەست بە ئازار دەکات لە پشت جۆری دووەمیان هەست بە ئازار دەکات لە پشت لەگەڵ ئەوە ئازارەکە دەداتەوە قاچ کەواتە لە هەردوو شوێن هەست بە ئازار دەکات جۆری سێمیان نەخۆش تەنها هەست بە ئازار دەکات لە قاچ کە ئەمەیان هەر سێکیان پەیوەندی بە ئینزیلاقەوەی بۆیە سەیر نییە ئەگەر نەخۆشێکمان بۆ بێ قاچی بێشێ و کێشەکە لە پشت بێ. زۆر باش ینی هەموو دەتوانین بڵێن هەموو پشتێشانێکمانە ئینزلاق نییە دەتوانین بە هەمووی بە دڵنیایی زۆربەی دەتوانین بڵێن زۆربەی زۆری ئەو ئازارانەی لە پشتەیە ئەمە سەرەتا بە هۆکاری سادە دەبی دەست پێ بکەین لە تەشەنوجێکی سادە لە جوولەیەکی لە ناکاو هەڵگرتنی قورساییەک سەرماگەرمابوونێک زۆر جارەیە نەخۆش لە ئەنجامی سەرماگەرمابوونێک تووشی ئازاری پشت دەبێت لە ئەنجامی نووسنێکی ناسروشتی لە شوێنێکی نەگونجاو دەنووی بۆ نمونە لە ئۆفیسە لەسەر کورسەکەی خۆی خەوی لێ دەکەوی لە ناو ئۆتۆمبیل لە کاتی گەشتکردندا خەوی لێ دەکەوێت کاتێک هەڵدەستەوە ئازاری ملی توش دەبێ ئازاری پشتی توش دەبێ سەرەتایما بۆ هۆکارانە دەست پێ دەکەین دواتر دوای ئەوەی کە پشکنینی نۆڕینگەی بۆ دەکەین ئەو کاتە زیاتر لێ قوڵ دەبینەوە و کاتێک کە نەگەیشتینە چارەسەر ئەو کاتە دواتر پشکنینی زیاتری بۆ ئەنجام بدەین. بەڵێ دکتۆر باسی نووسنت کرد پێم خۆش ئەو برسم ینی باشترین شێوازی نووسن بۆ کەسێک بۆ نمونە لەسەر لابێ یان لەسەر پێش بێ بۆی دووچاری کێشەکانی ئینزلاق نەبێتەوە خۆی نووسن ئەگەر باز لە نووسن بکەین کە نەبێتە هۆکاری ئەوەی تووشی ئازاری پشت بێت چەندین هۆکارە یەکەم شێوازی نووسنەکە ئایا ئەو کەسە لەسەر دەم بخەوێ لەسەر پشت بخەوێ یان لە خود لەسەر لا بخەوێ
یعنی هەندێک جار هەیە ئێمە کە چارەسەر بۆ نەخۆش دادەنێن بەڕاستی دەبی چارەسەرەکان واقعی بن. یعنی کەسێک تەمەنی 50 ساڵە کاتێک دێ پێی دەڵێم لەسەر پشت بن و یاخود پێی دەڵێم لەسەر سک بن و تۆزێک ئەوە دەتوانین بڵێم نامەنتقیە و هەندێک جار ناواقعیە لەبەرەوەی کەسێک 50 ساڵ لە تەمەنی شێوازێک نووسست بێ گۆڕینی ئەو شێوازە دەتوانم بڵێم ئاستەمە، بەڵام دەکرێ خۆگونجاندن لەگەڵ نووسنەکەی بکە. بۆ نمونە ئەو سەرینەی ئەو بالیفەی یاخود کە پێی دەڵێن کە بەکار دەینی پێویستە تەندروست بێت. چۆن تەندروست دەبێت؟ سەرەتا پێویستە بالیفەکە بەرزی و نزمەکەی بەقەت شان بێ، واتە نەزۆر بەرز باشە و نەزۆر نزم باشە. هەروەها ئەو دۆشەکەی کە لە سەری دەنوێ باش نییە زۆر شل بێ. بۆ نمونە ئەو دۆشەکە سپرینگانەی کە بەکاری دێ دوای ماوەیەک تووشی شلبوون دەبن، نەرمبوون دەبن و لەشی مرۆڤ ئەگەر وەربگرین بارسایەکەی جیاوە. بۆ نمونە لای منتیقەی سینگ تۆزێک کێشی کەمترە لە ناوچەی سمتوڕان، بۆیە کاتێک کە دۆشەکەکە شل دەبێ ئەو شوێنە دێتە خوارەوە لای سینگ و قاچ بەرز دەبێ، کەواتە بڕبڕەکانی پشت ناهاوسەنجێکیان دەبێ. بۆیە ئێمە هەموو جار دەڵێن سێیەکی تەمەنی مرۆڤ لە ژووری نووسنە. یعنی ئەگەر ئێمە ڕۆژ لە 24 کاتژمێر پێکاتبێ 8 کاتژمێر لە ژووری نووسنین. سێیەکی مرۆڤ ئەگەر کەسێک 90 ساڵ بژی 30 ساڵی لە ژووری نووسنە، 30 ساڵی دەنوێ. بۆیە زۆر گرنگە ژووری نووسن گرنگیەکی زۆر تایبەتتری پێ بدرێ لەو خواردنەی کە دەشی خۆین، لەو جلوبەرگەی کە لەبەری دەکەین. بۆیە دایمەن ئێمە ڕێنماییمان بۆ نەخۆش ئەو بالیفەی کە بەکاری دەینی، ئەو دۆشەکەی کە بەکاری دەینی پێویستە لە باشترین جۆر بێ، نەک ئەو مۆبایلەی دەستم لە باشترین جۆر بێ، بەڵکو بالیفەکەم ئەو دۆشەکەی کە لە سەری دەنوم. کەواتە ئێمە ئەگەر توانیمان دۆشەکەیکی چاک بەکاربینین، بالیفێکی چاک بەکاربینین، هەروەها کاتی نووسنەکانمان زۆر گرنگە کاتی نووسن دیاریکراو بێ. بۆ نمونە من لە 12 شەو تا 8 بەیانی دەنوم، ناکرێ ڕۆژێک 9 شەو بنوم 5 بەیانی بەخەبەر بێم، ڕۆژێک 2 شەو بنوم. کەواتە شێوازی نووسنەکانمان پێویستە شێوازێکی ڕێک بێ بۆ ئەوەی هەم نووسنەکانمان چاک بێ، هەم ئەو ماسوولکان و بڕبڕەی پشتوانە لێ ڕابێن لەگەڵ شێوازی نووسن و کاتی نووسنەکانمان بۆ ئەوەی کەمترین تەشەنووز لە ماسوولکەکانمان ڕووبدات. زۆر باشە دکتۆر بێم خۆش ئاخر بسەر لا ئینزلاق بکەینم بچینە سەر پارتێکی تر. ئەومان بیر نەچێ ینی ئەو هەموو شتانەی کە باسمان کرد لە چ کاتێکدا پێویستی بە نەشتەرگەریە هەمووانەی کە باسمان کرد، ینی لە چ کاتێکدا ئێوە بڕیار دەدەن کە نەشتەرگەری بۆ ئینزلاق بکەن؟ دکتۆر جێگر ئەمە دائیمەن پێمان باشە بەر لەوەی بچینە نەشتەرگەری چارەسەری زیاتر هەیە. 90 نەخۆشیەکانی پشت بە ئینزلاق و تەشەنوج و هەوکردنەکان زیاتر لە 90 پێویستیان بە نەشتەرگەری نابێ. بەڵام کێشەک لە کۆمەلگای ئێمە هەیە. یەک لە کێشەکان وەرزش نەکردنی نەخۆشە، لەبەرەوەی وەرزش نەکردن نەبوویتە کللتور لە کۆمەلگای ئێمە، بۆیە کە نەخۆشێکمان بۆ دێ ئازارێکی پشتیە پێی دەڵێن کاکە ئەو چارەسەرانە وەرگرە. هەروەها چارەسەری سروشتی لەبیر نەکەین، چارەسەری سروشتی بەشێکی زۆر زۆر گرنگە لە چارەسەرکردنی ئازارەکانی پشت بە هەر هۆکارێک بێ، هۆکاری تەشەنوج بێ یاخود ئینزلاق بێ. بەڵام کێشەی ئێمە بە کللتور نەبوونی وەرزش ناو کۆمەلگای ئێمە. بۆ نمونە خەڵکێکی ئەگەر ئەمە بە ڕێژەیی وەربگرین، ڕێژەیەکی زۆر کەم لە خەڵک وەرزشی ڕۆژانە ڕۆیشتن، هەروەها بایسکل سواری، هەروەها مەلەوانیکردن ئەنجام دەدا. کاتێک ئێمە بە نەخۆش دەڵێن، بۆ نمونە کەسێک ئینزلاقی بڕبڕی پشتیە پێی دەڵێن پێویستە وەرزش بکەی، پێویستە کێشی خۆت دابەزێنی. وەرزشکردن ئەنجامی خێرات نابەخشێ، بەڵام ئەنجامی درێژخایەنت پێدەبەخشێ. بۆ نمونە کەسێک ئازاری پشتێ ئەگەر بێت و 3 بۆ 6 مانگ وەرزش بکە ئەنجامێکی زۆر درێژخایانی دەدا. بەڵام نەخۆشی ئێمە هەفتەیەک وەرزش دەکات، دەڵێ دکتۆر وەرزشم کرد و چا نەبووم. کاکە ئەتوو ئەو ئینزلاقە و ئەو کێشەی پشتەی کە توش بووی بە درێژایی، بۆ نمونە 5 ساڵ 10 ساڵ کاری قورست کردووە، کێشت زۆر بووە، ئینجا تووشی کێشەی کردی. ئەگەر نەخۆشیەک بە 5 ساڵ تووشی کێشەیەک بێ بە هەفتەیەک لێی قوتار نابێ.
بۆیە وەرزشکردن دابەزاندنی کێش شێوازی ژیان هەڵگرتنی قورسایی بەکارێنانی پێیژە کەمتر وەستانی زۆر دەبێت کەم کاتەوە دواتر دەچینە سەر ئەوەی چارەسەر لە ڕێگای دەرمانەکانی دژە هەوکردن هەروە خاوبوونەوەی ماسوولکە هەروە بەهێزکردنی دەمارەخانەکانی وەردەگرێت ئەو کاتە چاوەڕێ دەکەین دوای 3 مانگ 6 مانگ ئەگەر باشتر نەبوو ئەو کاتە پێویستی بە نەشتەرگەری دەبێت هەندێک حالەتی تایبەتمان هەیە کاتێک دەبێتە ئەوە ناتوانێت توانای چاوەڕێکردنی نییە بۆ نمونە کەسێک تووشی ئینزیلاق دەبێ ئەو ئینزیلاقەوا دەکە قاچی لە دەست بدا یاخود کۆنتڕۆڵکردنی بۆ میزکردن و دەرچوونی پیسایی لە دەست دەدا لەو دوو حالەتە دەبێتە هۆی ئەوەی کە نەشتەرگەریەکە دەبێتە حالەتی فریاکەوتن دەبی بە خێرایی لە ماوەی 24 کاتژمێر ئەنجامی بدە. زۆر باشە دکتۆر. دکتۆری من دەوێت بچنە سەر پارتێکی تر ئەوی شەر سەوەفانە تەمان سەوەفانش کێشێکی زۆر مەلەسەری هەیە دەتوان بڵێم ڕێژێکی زۆر لە ناو کۆمەلگا خەڵک تووشی سەوەفان بووە. سەوەفان دەتوانم بڵێم چییە؟ یعنی بە شێوازێکی سادە تێمان بگەینی و جایدەن یعنی تووشی چ جونگەیەک دەبێت بۆ نمونە لە ناو لەشدا. سەوەفان یەک لەو نەخۆشیە زۆر بڵاوانەیە کە لە جیهاندا هەموو مرۆڤایەتی بەدەستیەوە دەناڵێنێتن بریتیە لە داخورانی ناوپۆشی جونگەکان. خوای گەورە هەموو ئێسکەکانی کە دروست کردووە لە کۆتایی ئێسکەکان پێی دەڵێن جونگە بۆ نمونە جونگەی ئەژنۆ جونگەی حەوزمان هەیە هەروە جونگەی مەچەک و ئەنیشک و گۆزینگمان هەیە بۆ ئەوەی ئەو ئێسکانە بە شێوەیەکی نەرم لەسەر یەکتر بجوڵێن نەبێتە هۆی لەحیمبوونی ئەم ئێسکانە بۆ نمونە جونگەی ئەژنۆ دوو ئێسکە دەگاتە یەکتر ئەو ئێسکانە بۆ ئەوەی لەگەڵ یەکتر تووشی لەحیمبوون نەبێ بتوانێت بە شێوەیەکی ڕێکوپێک بجوولێت لە شوێنی خۆی خوای گەورە وای دروست کردێ ناوپۆشێکی نەرم هەروەها مادەیەکی لینزی ناو ئەژنۆ ناو جونگەکە داناوە بۆ ئەوەی بە شێوەیەکی ڕێک پێ کاری خۆی بکە کاتێک کە تووشی داخوران دەبێ یاخود سەوفانی پێ دەڵێن ئەو لینزیەکەی کەمتر دەبێ هەروەها ئەو ناوپۆشە لووسەی کە هەیتی تووشی برین دەبێ دەتوانین بڵین دڕ دەبێ ئەمە وا دەکات بە بەردەوام تووشی هەوکردن بێ هەروەها تووشی ئازار بێ هەروەها تووشی ئاوسان بێتن ئەگەر ئەمە بین باسی داخورانی جونگەکان بکەین جونگەکانی لەش بەگشتی دابش دەبێت بۆ دوو جۆر جونگە جونگەی بەشی سەرەوەی لەش هەروەها بەشی خوارەوە ئەگەر لە ناوکی مرۆڤدا دابەشیکەین بەشی سەرەوەمانەیە و بەشی خوارەوەمانەیە ئەو جونگانی کە دەکەوێتە بەشی خوارەوەی ناوک واتە جونگەی حەوزمان هەیە هەروەها جونگەی ژنۆمان هەیە جونگەی گۆزینگمان هەیە ئەو سێ جونگەیە شێوازی کارکردنی جیایە لەگەر ئەو جونگانەی بەشی سەرەوە ئەمەش لە ئەنجامی ئەوەی کە بە شێوەیەکی بەردەوام بارستاییەکی زۆری لەش دەکەوێتە سەر ئەو جونگان ئەگەر بۆ نمونە باسی جونگەی ژنۆ بکەین بۆ نمونە کەسێک کێشی 90 کیلۆگرامە بە بەردەوامی ئەو دوو جونگەیە 90 کیلۆگرام هەڵدەگرێ بەڵام بەشی دووەمی جونگەکان کە ئەو جونگانان دەکەوێنە بەشی سەرەوە بۆ نمونە جونگەی ئانیشک جونگەی مەچەک ئەمانە پێچەوانەنە بە شێوەیەکی بەردەوام تووشی دوورکەوتنەوە لە یەک دەبێت لەبەرەوەی بارستاییەکەیان ڕاکێشانە نەک قورسایی کەوتنە سەر بۆیە ئەو بەشانەی خوارەوەی جونگەی بەشی لەش زیاتر تووشی سۆفان دەبێت زیاترینیان کە تووشی داخوران و سۆفان دەبێت جونگەی ئەژنۆیە. بەڵێ دکتۆر سۆفان زیاتر تووشی ئەو کەسان دەبێت کە بۆ نمونە بەتەمەنن یاخود یان تووشی کەسێکیش دەی بۆ نمونە کە وەرزشی هەڵە بکە یاخود گەنج دەتوانم بڵێ. بەڵێ ئەگەر ئێمە بین باس لە هۆکارەکانی داخوران جونگە بکەین چەندین هۆکارمانێ هۆکاری پرایمەری و سێکندەریمانێ واتە هۆکاری سەرەتایی و هۆکاری لە یعنی بەرئەنجام یعنی سێکندەری واتە نەخۆشیەک هەیە لە بەرئەنجامی ئەو نەخۆشیە تووشی ئەو داخورانە دەبێت. هۆکارە سەرەتاییەکان چییە کە ئەو هۆکارە سەرەتایانە کە ئێمە ناتوانین دەستکاریان بکەین بۆ نمونە کەسێک لە خێزانەکەی سۆفانیان زووتر ڕوودەدا یەک دوو ئەو کەسانەی کە بە تەمەنەوە دەچن تۆ نمونە ناتوانانی تەمەنی کەسێک ڕام بگری ناتوانی لە کەسێک لە خێزانەکەی لە هۆکارە بۆ ماوەیەکان لە جیناتیان سۆفان زووتر ڕوودەدا ئەوە ناتوانانی دەستکاری بکەیت بەڵام هەندێک هۆکاری ترمان هەیە بۆ نمونە قەڵەویمان هەیە زۆر وەستانمان هەیە زۆر بەکارهێنانی پەیژەمان هەیە
نیشتاندنەوەی ئەژنۆمان هەیە ئەوانە شۆکارن بەڵام دەکرێ ئەوانە بۆ نمونە کەسێک تێ نەخۆشێک تووشی داخوران دەبێ لە سەرەتاکانی سۆفانە پێی دەڵێن کێشە دابەزێنە. هۆکارەکانی بەشی دووەم چنە بۆ نمونە هەر شکانێک لە جومگەی ڕووبدا بۆ نمونە کەسێک مۆتۆرۆسکیلی لێ دەخڕێ تووشی بەربوونەوە و شکانی جومگەی ئەژنۆ دەبێ هەر شکانێک لە ناو جومگە ڕووبدا ئەگەری سەوفان لە داخوران لە داهاتوو زیاد دەکات. هەروە بۆ نمونە هەوکردنی جومگەکان دەبێتە هۆی داخورانی جومگەکان. ئەمە هەروە نەخۆشە ئەو نەخۆشیانەی کە نەخۆشی ڕۆماتیزمیان هەیە ئەو کەسانە ئەگەریان زیاد دەکات. دکتۆر گرنگتریشت قەڵەوە ئێمە زۆر کێشەی قەڵەویمان هەیە ئەوان چۆن خام پارێزن لە کێشەکانی سەوفان؟ خۆی ئەگەر ئێمە بین باز لە چارەسەری سەوەفام بکەین لە ڕووی زانستیەوە پۆلین دەکرێت بۆ 3 بەش دابەش دەکرێت. سەرەتا هەموو کەسێک کە تووشی داخورانی و سەوفانی جومگەکان دەبن بامە زیاتر تەرکیز لەسەر جومگەی ئەژنۆ بکەین لەبەرەوەی وەکووتمان زیاتر لە جومگەی ئەژنۆ ڕوودەدا. شێوازی ژیان یعنی هەر نەخۆشێک کە تووشی داخوران دەبێ ئێمە خاڵی یەکەم بە شێوازی ژیان لەگەڵی دەست پێ دەکەین. شێوازی ژیان واتە چی؟ کەسێکە کێشی 100 کیلۆگرامە 110 کیلۆگرامە یەکەم خاڵ لە ڕووی زانستی و دەستپێکردن دابەزاننی کێشە. دابەزاننی کێش بە پێی ئەو زۆری کەسەکە دەگۆڕێ. بۆ نمونە کەسێکە لە ڕێگای ڕێخستنەوەی خۆراکەکەی دەتوانێت کێشی دابەزێنی. کەسێکە ناتوانێت لە ڕێگای خواردنەوە بۆ نمونە یاخود ئەنجامی داوە و هیچ ئەنجامی بەدەست نهێناوە دەکرێت مەسەلەن لە ڕێگای وەرزشکردنەوە بێتن. سەرەتا شێوازی ژیان لە دابەزاننی کێش دەست پێ دەکە هەروەها بەهێزکردنی ماسوولکە خاڵێکی زۆر گرنگکەیە. هەموو جومگەیەک پێکاتووە لە ئێسک بەستەرەکان زایدەن ئەو ماسوولکانەی کە هاوکارم بۆ جوولەی ئەو جومگەیە. بۆ نمونە ئەگەر ئەمە جومگەی ئەژنۆ وەربگرین بەهێزکردنی ماسوولکەی ڕان هۆکارێکی زۆر بەهێزە بۆ ئەوەی سەوفانەکە بە خێرایی زیاد نەکە بۆ ئەوەی نەخۆشەکە تووشی ئازار و ئاوسان نەبێ. یعنی نەخۆشمان هەیە گەنجە سەوفانێکی زۆری هەیە بەڵام ماسوولکەی ڕانی زۆر بەهێزە باوەڕکە یاری تۆپی پێ دەکە و زۆر بەهێزە و هیچ کێشەی نییە. و نەخۆشی ترمان هەیە سەوفانەکەی زۆر لەو کەمترە بەڵام ماسوولکەکانی لاوازە بە بەردەوام هەست بە ئازار دەکە بە بەردەوام کێشەی جوولە و ئاوسانی هەیە. بۆیە خاڵی یەکەم شێوازی ژیان وەکووتمان دابەزاننی کێشە بەهێزکردنی ماسوولکەیە جوولەیە وازهێنانە لە بەکارهێنانی پەیژە هەروەها جۆری کار بۆ نمونە کەسێکە شێوازی کارکردنەکەی لە ڕێگای نیشتاندنەوەی ئەژنۆی ئەمە هەموو جارێ نمونە بە وەستای کاشی دێنەوە یانە ئەو کەسانی کە لە ئەرز ئیش دەکەن تووشی نیشتانەوەیکی زۆر دەبن لە کاتی کارکردن. لە کاتی نیشتاندنەوەی ئەژنۆ ئەو بارستایی بە ئەژنۆ تێپەڕ دەبێ 7 هێندەی لەشی مرۆڤە واتە بارستایەکە زۆر دەکەوێت سەر ئەژنۆ بۆیە پێویستە ئەو بارستاییە کەم بکرێتەوە لە ڕێگای کەمتر نیشتاندەوە. خاڵی دووەم کە دێنە سەر چارەسەر ئەو ئینجا چارەسەر لە ڕێگای ئازارشکێنەکان و لە ڕێگای ئەو دەرمانانەیە کە بەکاردێ بۆ ئەوەی هەوکردنەکە کەم بێتەوە و خاڵی سێم دواتر دێنە سەر لە ڕێگای نەشتەرگەریکردن. دکتۆر نیشتانەوەی ئەژنۆ زیاتر کێشەی بۆ دروست دەکە یان وەستان چکان دەکەسمانێ زۆر دەوەستی ڕۆژانە خۆی هەردووچیان بەڵام نیشتانەوە کاریگەری زیاتر دەبێت. لە کاتی وەستان بارستایی مرۆڤەکە دەکەوێتە سەر ئەژنۆ بۆ نمونە وەزنی 90 کیلۆگرامە 90 کیلۆگرام بەڵام لە کاتی نیشتاندنەوە هەر ئەو 90 کیلۆگرامە زیاتر لە 200 تا 300 کیلۆگرام دەکەوێتە سەر ئەوە ژنۆیانە. بۆیە لە کاتی نیشتاندنەوە بارستاییەکە زۆر دەکەوێتە سەر جومگەکان. بەڵێ دکتۆر پێشەوەی بینە سەر نەشتەرگیری بە هەندێک باسی شتە سادەکانش بکەن کە ڕۆژانە بۆ نمونە بۆ نمونە کەسێک کە لارێکدایە جۆری پێڵاوەکەی گرینگە کە چ پێڵاوی لەبەر دەکاتن یاخود کەڕاوەستانێکی زۆری هەیە لە کاتی یاریکدا پێڵاو گرینگە تەبان چی بکەین باشایە دەبێت پێڵاوەکە توبی بۆ کەسانی کە سەوفانیان ئێمە بەسمە یان ئەوانەی کە نایانەوێ یان دوور بن لە سەوفان خۆیان پارێز لە سەوفان. بابەتێکی زۆر جوانت باس کرد دکتۆر جێگر بەڕاستی ئەمن زۆر سەیری کە لە پێڵاوی نەخۆشەکان دەکەم کاتێک سەردانم دەکەن یعنی دواوێک ئامۆژگاریان دەدەمێ ینی زۆر جار پێیان دەڵێم چ جۆرە پێڵاوێکت لەبەرە یعنی یەک لە گرنگترین
ئەو شتانەی کە پێویستە مرۆڤ گرنگی پێ بدا لە جلوبەرگدا پێڵاوە پێش ئەوەی بەشەکانی تری جلوبەرگ لەبەرەوەی پێڵاو بەشێکە لە ئەوەی کە هۆکار بێ بۆ ئەوەی جومگەکانت یاخود ژێرپێت تووشی کێشە بێ بۆ ئێمە زۆر ئامۆژگاری خەڵک دەکەین پێویستە ئەو پێڵاوەی لەبەر دەکا بنی زۆر نەرم بێ من چەندین جار لە چەندین شوێن باسم کردووە گرنگ نییە پێڵاوەکە فلات بێ یان ئێستا خەڵک وا تێدەگات دەڵێم دکتۆر کاکە پێڵاوەک لەبەر کە بنینە بدەرێت دکتۆر پێڵاوەکەم فلاتە تێگەیشتنەکە هەڵەیە ینی گرنگ نییە پێڵاو فلات بێ یاخود بە بنی هەبێ پێڵاوی پاژنە بەرز بە هیچ شێوەیەک باش نییە ئەوە هەمومان کۆکین لەسەرەوە بەڵام ئایا پێڵاوەکە فلات بێ بە تایبەتی ناو ئافرەتان هەندێک جۆر لە پێڵاو یاخود نعلی پێ دەڵێن کە دروست بووە هیچ نییە تەنها پەردەیەک یاخود شتێکی زۆر تەنکە کە پێیان دەڵێم هەمجار دەرەم ئەگەر بە پێخواسی بگەڕێن زۆر چاکترەوە پێویستە پێڵاو بەلایکمی 3 بۆ 4 سانتیم ژێری هەبێ و ژێرەکەش ئیسفەنجی بێ خۆشبەختانە ئێستا خەڵکێک دەبینین پێڵاوی وەکو دەڵێن لە کوردەواری پێ دەڵێن کالەی لەبەر دەکاتن پێڵاوی نەرم لەبەر دەکات ئەو پێڵاوە باتانە بەڕاستی لە دنیا زۆر باوی نەماوە زیاتر ئەو پێڵاوانە بۆ کاری زۆر وەکو دەڵێ ڕسمی و ئۆفیشیل بەکاردێک کابرا لە مناسبەیەک مامۆستایەکی زانکۆیە لە کاتیوانە وتنەوە بەکاری دێنێ کە ئەمەش زۆر حەزمان لێنێ لەو کاتانەش لەبەرەوەی ئەو بارستایەک بۆ نمونە یعنی ئەگەر هەر کەسێک لە ئێمە تاقیب کاتەوە کاتێک کە پێڵاوێکی ژێڕق لەبەر دەکات لەگەر پێڵاوێکی بنەرم هەتا توانای ڕۆیشتنی زیاد دەبێت بۆ نمونە کەسێک ئەگەر بێوێ بڕواتن کاتێک پێڵاوێکی باتە لەبەر دەکات ناتوانێت نیم سعاتێک بڕوا تووشی هەزاری پێشت ئەژنۆ ژێر پێ دەبێت بەڵام کاتێک کالەیەکی تایبەت بە ڕۆیشتن لەبەر دەکات یاخود پێڵاوێکی بنەرم هەموو کێشانەی زۆر درەنگتر ڕوودەدا یاخود ڕوو نادات زۆر باشە دکتۆر شتێک تریشمانەیە ئەویش وەرزشکردنە زۆر جار لە کاتی وەرزشکردن ینی یاریزانە یان کەسێک یاساییە کە وەرزش دەکا ینی لەسەر هەڵە با بڵێن ڕاضەکردن یاخود هەڵگرتنی قورساییەک مەبەستمە بزانانی ینی ئەو وەرشە کە کێشی بۆ ئەژنۆ دروست دەکات ئەو کێشانە چینانی زیاتر یعنی وەرزشکردن ئەمە دایمەن بە بەردەوامی ئەمەشە غەڵەتەکان کە زۆر غەڵەتن ئەمە بە شێوەیەکی بەردەوام بە شێوەیەکی بەردەوام ئامۆژگاری خەڵک دەکەین وەرزش بکە بەڵام دووبارە دێنەوە سەر ئەو خاڵی خەڵکی ئێمە لەبەرەوەی وەرزشەکەی بە کللتور وەرنەگرتووە یای مەبەستم چیە لەو قسەیە مەبەستم ئەوەیە لە تەمەنێکی زووی گەنجی وەرزشی نەکردووە وەکو بەشێک لە ژیانی ڕۆژانەی یعنی بۆ نمونە کەسێک دێ لە تەمەنی خۆی وەرزشی نەکردووە نەچۆتە هۆڵی لە جوانی نەچۆتە شوێنی یاریکردن لە تەمەنی 30 ساڵی دێ کاتێک کە دکتۆر پێی دەڵێ بڕۆ وەرزش بکە یان لەگەڵ هاوڕێکانی ڕێک دەکەوێت بچێ وەرزش بکە دەیوێت لە خلالی هەفتەیەک ماسوولکەکانی وەچی ڕامبۆی لێبێ ماسوولکەکانی بەرز و گەورە بێ یعنی وەرزشکردن پێویستی بە ئارامیە پێویستی بە کاتە بۆ ئەوەی ئەو شتانت پێ ببەخشێ یعنی ئەگەر کەسێک بە شێوەیەکی ڕێک وەرزش بکە لەسرە خۆ ماسوولکەکان دروستکە ئەگەر بەرز و کێشی زۆری هەڵبگرێ کێشە نییە بەڵام تۆ کەسێک 30 ساڵ 35 ساڵ لە تەمەنی وەرزشی نەکردبێ دوای مانگێک 2 مانگ بچێ وەزنێکی بۆ نمونە 50 کیلۆگرامی 100 کیلۆگرامی هەڵبگرێ بە دڵنیایی کاریگەری لەسەر جومگەکان دەبێ بۆیە ئامۆژگاری ئێمە یەکەم شت پێویستە لەژێر ڕێنمایی ڕاهێنەری تایبەت و شارەزا زۆر گرنگە هەروە پێویستە ئارامیان هەبێ شەرت نییە ماسوولکەکانیان زۆر گەورە بکەن بەڵام باشترە ماسوولکەکانیان بەهێز بکەن لە ماوەیەکی کورتنا بەڵکو لە ماوەیەکی درێژخایەن کاکتۆر زۆر کەسێ دەڵێتن پاچەی بخۆ یان سەرپێی بخۆ بۆ ئەژنۆ باشە یان بۆ سەوەفان هەیە ئەمە ڕاستە؟ وڵی ئەگەر ئەمە بین پاچە زۆر باشە بەس لە بۆ جەڵتەی لە بۆ چۆچینە یعنی هەڵە تێگەیشتنەک هەیە لە ناو خەڵک وا تێدەگا ئەو خواردنەی کە دەخوا بۆ نمونە کە باس سەوفان دەکەین لینجی چەوری کەم دەبێتەوە وا دەزانی ئەگەر خواردنەکی چەور بخوا ناچێتە ناو مەعیدە دەچێتە ناو چۆک دەچێتە ناو ئەژنۆ یاخود کە مەسەلەن لیمۆ حامز دەخواوا دەزانی یەکسەر دەچێتە بۆڕەکانی خوێن ئەو هەڵە تێگەیشتنە زۆر هەڵەیە زۆر کەسێ تووشی نەخۆشی تر بووە لە ئەنجامی هەڵە تێگەیشتنەکان
دەتوانین بڵێن هەندێک خواردنمان هەیە بۆ جومگە و ئێسک باشە لە ڕێگایەکی ناڕاستەوخۆ بۆ نمونە خواردنە پرۆتینیەکان خواردنە شیرەمەنیەکان بۆ نمونە ماس شیرۆوانە بەهێزکردنی ئێسک دەکا بەهێزکردنی ماسوولکە دەکا لەو کاتە سوود بە جومگە دەگەنێ بەڵام هیچ خواردنێکی ڕاستەوخۆمان نییە سوودی ئەو تۆی هەبێ بتوانێت چارەسەری نەخۆشی بکاتن. بەڵێ دکتۆر هەندێک لە خواردنەکانمان پێ بڵێ بە کورتی کە بە سوود بێ بۆ جومگە یان بۆ پشت بە شێوەیەکی گشتی ئەو خواردنانەی کە ڕێژەی پرۆتینیان تێدا بەرزە بۆ نمونە خواردنی گۆشتی سوور خواردنی مریشک هەروەها بەرهەمە شیرەمەنیەکان وەکو شیر ماست پەنیر ئەو خواردنانە ڕێژەیەکی چاک لە کالیسیۆم هەروەها پرۆتینیان تێدایە و ڤیتامین دییان تێدا دەبێتە هۆی بەهێزکردنی ئێسکەکان هەروەها خواردنە پرۆتینەکان دەبێتە بەهێزکردنی هەم ئێسک هەم بەهێزکردنی ماسوولکە کە ئەمە یارمەتی دەردەبێتن بۆ جومگەکان کەمەش سوودی دەبێتن. بەڵێ زۆر باشە دکتۆر کێشەکانی ڤیتامین دی و کالیسیۆمی شوازان و ئەوانەش کێشەنە بۆ جومگە یان بۆ ئێسک. بەڵێ ڤیتامین دی خۆی زۆر کالیسیۆم زۆر کێشە نییە یعنی لەبەرەوەی ئێمە میلەتێکین بەرهەمە شیرەمەنیەکان زۆر بەکاردێنین لە هەر ماڵێک شیر ماست ئەوانە دەخورێ کەواتە ڕێژەیەکی چاک لە کالیسیۆم وەردەگرین بەڵام کێشەکە لە ڤیتامین دیە ئەمە لە وڵاتێکین ڕۆژمان زۆرە بەڵام ڕۆژ لێمان نادا لەبەرەوەی شێوازی ژیانمان وایە کەمتر بەرکەوتنمان لەگەڵ ڕۆژ دەبێت زیاتر کارەکانمان لە ژوورەوەیە بۆیە دەبێتە کەمی ڤیتامین دی ئەگەر کەم بێ وا دەکا ئەو کالیسیۆمە کە ئێمە لە خواردن وەری دەگرێ مژینی کەمتر بێ لە گەدا هەروەها ناچێتە بۆڕەکانی خوێن لە ڕێگای بۆڕەکانی خوێن ناگوازرێتەوە بۆ ئێسکەکان بۆیە پێویستە ڤیتامین دی بە شێوەیەکی ڕێک وەربگیرێ بۆی بتوانین ئەو کالیسیۆمەی کە لە گەدەکانمانەیە بمژرێ بچێتە ناو خوێن هەروەها ڤیتامین کەی لە خوێنەوە ئەم کالیسیۆمە دەباتە ئێسکەکان. بە کورتی ئەگەر بڵێن ئایا چۆن وا بکەین ڤیتامین دیمان باش بێ ئایا چۆن وا بکەین سوود لە ڕۆژ وەربگرین بۆ ڤیتامین دیمان باش بێ پێویستە هاوڵاتیان بزانن ڕۆژ ئێمە دەبێتە هۆکاری ئەوەی ئەو چەورەی لە ژێر پێستەیە ببێتە ڤیتامین دی و بچێتە خوێن بەڵام پێویستە ڕووناچی ڕۆژ بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە پێستمان بدە نەک لە ژوورەوە لە دوای پەنجەرەوە ڕۆژ لێمامدا ئەوە یەک زۆر گرنگە ڕاستەوخۆ دووەم پێویستمان بە ڕووناچی ڕۆژە نەک گەرمی ڕۆژ بۆ نمونە منداڵێک پێویستە ڤیتامین دی کەمە دەڵێنە دایکەکە بیدە بەرخۆر نابێ بچێ سعات 12 ڕۆ منداڵەکە تووشی سوتام کە پێویستە 8:30 بۆ 9 بەیانی پێشەوەی ڕۆژەکە گەرم بێ بە شێوەیەکی ڕاستەوخۆ لێ بدە. خاڵی سێم زۆر گرنگە پێویستە ڕۆژ لەو شوێنانە بدا کە چەوری تێدایە زیاتر سک پشت ڕان سمت ئەو شوێنانە بۆیە پێویستە ئەو کەسانێک کە پێویستیان بە ڤیتامین دی پێویستیان بەوەیە بە ڕۆژ وەری بگرن پێویستە لە شوێنێکی وەکو دەڵێی لابەلا بۆی کەسیان بەسەرەوە نەبێ شوێن لە ڕان و سک و پشت بدا بۆی بتوانێ ئەو چەوری ژێرپێست بگۆڕێ بۆ ڤیتامین دی ڕۆژانە 10 دقە بۆ چارەگەیەک پێویستە بۆ ڤیتامین دی پێویست دروست بێت. زۆر باشە دکتۆر ئاخر پارت باز دەکەین کۆتای پۆدکاستەکەمان دێنین گرنگترین شێدەوەیە کە بزانین گۆڕینی جومگەکان چییە و لە چ کاتێکدا ئەنجام دەدرێ. بەڵێ گۆڕینی جومگە یەکێکە لە نەشتەرگەریە سەرکەوتوەکانی سەردەم کە ئێستا زۆر بڵاوە خەڵکێکی زۆر پێویستی پێیە لە ئەنجامی درێژبوونی تەمەن مرۆڤ تەمەنی درێژتر بۆ تۆ لەو سەردەمە لە ئەنجامی چارەسەریەکان باشتر بوونە کە تەمەنی گەورە دەبێ تووشی داخوران دەبێ ئەو کاتێک کە شێوازی ژیان و دەرمان و دەرزیکردن بۆ ئەژنۆ بۆ نمونە سوودی نابێ سەوفانەکە یاخود داخورانەکە دەگاتە پلەکانی کۆتایی دەرەجە 4 و هەروە ئازارەکەی چارەسەر نابێ لە ڕێگەی دەرمان ئەو کاتە پێویستی بە نەشتەرگەری گۆڕینی جومگە دەبێتن. نەشتەرگەری گۆڕینی جومگە خۆی ناوەکەی تۆزێک بۆ هاوڵاتی و بۆ نەخۆش تۆزێک ناوەکەی زەحمەتە کە دەڵێ گۆڕین خۆی لە ئەساسدا گۆڕین نییە دووبارە نوێکردنەوەیە بۆ نمونە کۆتایی ئێسکەکان تووشی برین دەبێ ئێمە ئەو برینە دەبڕدرێ خاوێن دەکرێتەوە پلاتین لە شوێنی وەدادەندرێ بۆی بتوانێت لێکخشان لە نێوان ئێسکەکان دروست نەبێ هەروەها جوولەی ئاسایی بێتەوە
و لە هەمووی گرنگتر خاڵی سەرەکی بۆی نەخۆش سەر بکرێ ئازاری نەمینێ نەشتەرگەری گۆڕینی جومگەی بۆ دەکرێت و زیاتری نەشتەرگەریەکانیان دەتوانین بڵین زیاتر لە 180 نەخۆشەکان کە گۆڕینی جومگەیان بۆ دەکرێت جومگەی ئەژنۆیە دواتر جومگەی حەوز نەشتەرگەری گۆڕینی بۆ دەکرێت نەشتەرگەری گۆڕینی جومگە لە گۆزینگ و دەست زۆر کەمتر ئەنجام دەدرێت لە بەرەوەی سۆفانیان کەمترە. بەڵێ دکتۆر تەمەەن کاریگەری نیە لەسەر گۆڕین جومگە؟ نەشتەرگەری گۆڕینی جومگە پرسیارێکی جوانە زۆربەی خەڵک دەڵێت تەمەنی 70 ساڵە دکتۆرم تەمەنم 70 ساڵە کو نەشتەرگەری گۆڕینی جومگە بدەم. نەشتەرگەری گۆڕینی جومگە بۆ بەتەمەنەکانە هیچ کاتێک گەنجێک نابینێ نەشتەرگەری گۆڕینی جومگەی بۆ ئەنجام بدرێ تەنها لە ناو دوو کەوانە ئەو کەسانێک کە نەخۆشی شێرپەنجەییان دەبێت بە ئیجباری گۆڕینی جومگەیان بۆ دەکرێت بۆ نمونە تووشی شێرپەنجەی ئەژنۆ دەبێت ئەو کاتە ئەژنۆکەی بۆ دەگۆڕدرێ کە ئەوە بۆ پاراستنی ژیانێتی هەروە لە کاتی دەرچوونی جومگەی حەوز کە لە تەمەنێکی زووتر ڕوود گۆڕین دەکرێت ئەگەرنا گۆڕینی جومگەکان لە تەمەنە بەرزەکان یاخود لە تەمەنە گەورەکان ئەنجام دەدرێت سەر و تەمەنی 55 ساڵی دەکرێت. بەڵێ دکتۆر زۆر گینگە بزانین ئەو گۆڕینی ئەم جومگەیە یان بڵێن ئەم جومگەی کە دادەنرێت وەکو نەشتەرگەری ینی ئەمە دەستکردە یاخود دەتوانم بڵێم چەند دەمێنێتەوە بۆ ئەو کەسێکە نەشتەرگەری بۆ ئەنجام دەدرێت؟ بەڵێ نەشتەرگەری گۆڕینی جومگەکان ئەگەر ئێمە باز لە ئەژنۆ بکەین گۆڕینی جومگە ئەژنۆ ئەو مادەی کە دروست دەکرێت مادەیەکی تایبەتمەندە تەمەنەکەی دەتوانین لە باشترین حاڵەت تا نزیکەی 15 ساڵ نەخۆش بەرگە دەگرێت بۆیە پێمان باشە لە تەمەنی گەورە بکرێت بۆ نمونە گەر کەسێک لە تەمەنی 65 ساڵی بکرێت یەکجار پێویستی پێ دەبێت بەڵام لە تەمەنی 35 ساڵی ئەنجامی نادەین چونکە دوای 15 ساڵ تووشی کێشە دەبێتەوە. لە جومگەی حەوز تەمەنەکە زیاترە نزیکەی 20 بۆ 25 ساڵ لەبەر جۆری مەوادەکە جیایە تەمەنێکی زیاتر دەمینێتەوە نەخۆش بە ئاسانی دەتوانی جوولەی پێ بکا و هاتوچووی لەسەر ئەو جومگەیە بکاتن. بەڵێ بە شێوەیەکی گشتی با بڵێن گۆڕین جومگان ئاساییە بکرێتن و بەتە بۆ تەمەنەکانش ئەنجام دەدرێت. لە هەندێک حاڵەتدا ئێمە دەڵێن زەڕورە کاتێک نەخۆش دەگاتە تەمەنی 70 ساڵی لەبەر جومگەی ئەژنۆ بۆ نمونە ئازارێکی زۆری هەیە توانای ڕۆیشتنی لە دەستداوە ئەوە زۆر زەڕورە نەشتەرگەری گۆڕینی جومگەی بۆ بکرێت بۆەوەی ئازارەکەی کۆنتترۆل بێ بۆەوەی توانای ڕۆیشتنی بۆ بگەڕێتەوە. ئێمە لە زانست و ناو خەڵکیش ینی ئەو کەسەی کە توانای ڕۆیشتنی لە دەستدا دەتوانین بڵین لە مەرگ نێزیک دەبێتەوە بۆیە ڕۆیشتن جوولە تەمەنی مرۆڤ زیاد دەکە بۆیە گۆڕینی جومگە کاتێک دەگاتە نەخۆشێک توانای ڕۆیشتنی کەم دەبێتەوە ئازارەکەی کۆنتترۆل ناکرێت گۆڕینی جومگە دەتوانین بڵین زەڕورە بۆی ئەنجام درێت. خۆشبەختانە ئێستا ناو خەڵکی ئێمە خەڵک ئاشنایەتیان پەیدا کردووە بەر لە 10 ساڵ کاتێک گۆڕینی جومگە بۆ نەخۆشێکمان دادەنا زۆر بە زەحمەت بڕیاری دەدا بەڵام ئێستا ئاسانتر بڕیاری دەدا لە بەرەوەی جیرانەکەی خزمەکەی ناسیاوێکیان گۆڕینی جومگەی ئەژنۆی ئەنجام داوە دەبینێ ئەنجامەکانی باشە ئازاری نەماوە ژیانی ئاسایی بۆ تۆ بۆیە تۆزێک دەتوانین بڵین ترسەکە شکاوە. گۆڕینی جومگە لە وڵاتانی ئەوروپی و ئەمریکا بەر لە 100 ساڵ ئەنجام دراوە و کاتێک کە نەخۆش بۆی دادەندرێت زۆر بە ئاسانتر بڕیاری بۆ دەدا. ناو کۆمەلگای ئێمە نوێیە بەڵام وا خەڵک خەریکە ئەو ترسەی دەستچێ بە ئاسانتر بڕیار دەدا. زۆر سپاس دکتۆر کە لەگەڵمان بووی ئێمان دوێنەبن. زۆر سپاس بۆ جەنابەت کاک دکتۆر هەروەها زۆر سپاس بۆ کەناڵی 964. زۆر سپاس. بینانە هاتینە کۆتایی پۆدکاستەکەمان تاڵقەیەکی تر بابەتێکی تر لە ساون.